بەڵێزان بەردەوام دەبین تۆری کۆتایی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین باسەوە دەکەین کە لە سلێمانی لە ژێرناونیشانی سلێمانی لە کەرەپوردا لە نێوان کۆربەندێکی هاوبەش لە نێوان زانکۆی بەغداد و زانکۆی سلێمانی بەڕێوەچوو باس لەوە دەکەین ئەمان جێم کۆربەندە چی بوو لەم کۆربەندەدا چی باسکرا واروەها بە شێوەیەکی گشتی لەگەڵەوەی کە سلێمانی لە سەرەتای دروستبوونیەوە هەتاکو با بڵێن ئێستش لە ڕووی ڕۆشنبیری و لە هەندێک لایانی دیکەوات با بڵین لە ئاستێکی باڵادا بووە دەکرێت بڵین سلێمانی وەکو ناوەندێکی کە لە پووری سیر بکرێت واروەها ئەو توێژەرە عەرەبانی کە لەم کۆربەندەدا بەشدار بوون چیان دەربارەی مێژووی سلێمانی واروەها کە لە پووری سلێمانی لە توێژینەوەکەدا باس کردووە جا تایبەت بەم بابەتە دکتۆر ئامانچ حەسەن ئەندامی لیژنەی زانستی کۆربەند لە ستۆری بەیانی کورسات نیوز میوانە دکتۆر بەخێراتی زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ جەنابتان دیارە ئەو کۆربەندەی کە ساز کراوە با بڵێن باسلا کە لە پۆری سلێمانی کراوە ئاماژە سازکردنی ئەم کۆربەندە چی بووە؟ دیارە جێگەی خۆشحاڵیە کە شاری سلێمانی بوو بێتە جێگی سەرنجی زۆربەی زانکۆکانی عێراق و با بڵین تەنانەت وڵاتانی دەوروبەریش بۆ ئەنجامدانی کاری هاوبەش و کاری زانستی لەسەر ڕەهەندە جیاوازەکانی شاری سلێمانی پێش ماوەیەک زانکۆی بەغداد بە تایبەتی سنتەری بژانەوەی کە لە پووری عەرەبی پێشنیارێکیان پێشکەشی زانکۆی سلێمانی کردبوو کە شالایەکێکی زانستی ئەنجام بدەن لەسەر لایەنە ڕەهەندە جیاوازەکانی شاری سلێمانی خۆشبەختانە زانکۆی سلێمانی پێشنیارەکەی بە قبول کردبوو و چەند لیژنەیەکی پێکەنا بە تایبەتی لیژنەی عیلمی و لیژنەی ئامادەکاری بۆ ئەنجامدانی کۆربەندێک یان خود نەدوەیەک لەسەر شاری سلێمانی لە سەرجەم ڕەهەندە جیاوازەکانیەوە. باشە ئەم کۆنفرانسە با بڵێن چەند توێژەرێک تێدا بەشدار بووە دیارە هەم کورد بوون و هەم توێژەرانی عەرەبی بەڵێ لەبەرەوەی کە نەدووەکەوە با بڵێن کۆربەندە زانستیەکە کۆربەندێکی هاوبەش بوو لە نێوان ئەم دوو زانکۆیە چ لیژنەکان لیژنەی ئامادەکاری و زانستیەکەی و چ توێژەرەکانی هاوبەش بوو خۆشبەختانە ئێمە لەم چالاکیان سیانزە توێژینەوەی زانستی با بڵێن پێشکەش کرابوو کە هەشتیان لەلایەن توێژەرە عەرەبەکانەوە بوون کەوان زیاتر ئەتوانین بڵێن مهتەم بوون بە ئەنجامدانی توێژینەوە بە پشتبەستن بە سەرچاوە زانستیەکان کە تایبەت بوون بە شاری سلێمانی و چوار تقریبەن 3 بۆ 4 توێژینەوەشان یا 5 توێژینەوەیان بە تاکید لەلایەن توێژەرەکانی زانکۆی سلێمانی و زانکۆکانی تریش هەر تێدا بەشدار بوون. باشە لەو داواکاری کە لەلایەن با بڵێن زانکۆی بەغدادەوە پێشنیار کرا کە کارێکی هاوبەشە بێت لەسەر کە لە پووری سلێمانی هۆکاریم داواکاری بە دیاریکراوی نیان گەڕاندەوە هۆکارچێکەوە حەز دەکەن لەسەر مێژووی سلێمانی توێژینەوە بابەتیان هەبێ؟ بەڵێ دیارە هەروکو ئاماژەم پێکرد گرنگی و بایەخی شاری سلێمانی و یەکێکە لە شارە دیارەکان لەسەر ئاستی عێراق لە ناوچەکەشا بە شێوەیەکی گشتی ئەم وای کردو کە دراساتی جۆر بە جۆر ئەنجام بدرێ دیارە شاری سلێمانی زۆر لەوە زیاتر دێنێ و پێشتری زانکۆی سلێمانی خۆشبەختانە کاری گەورەتری ئەنجامداوە کۆنفرانسێکی تایبەت لە 2018 کە هەر من خۆم تێکدا بەشدار بووم لەسەر شاری سلێمانی ئەنجامدرا بوو چەندین توێژەری ترتیا بەشدار بووە گرنگی و بایەخی ئەم شارە هەر لە سەرەتای دروستبوونی ئەوماتوانین بڵێن کە مقاوماتی ئەوەی تیا بووە کە شارێکی زیندووە و بەگاڵتەش با بڵێن نەنووسرا ئەو نازناوی پێ نەبەخشاوە کە شاری ڕۆشنبیریەوە شاری داهێنان شاری ئاشتی پێکەوە ژیانە وتوانم بڵێن بەشێک لەو چەمکانە لە چوارچەوەی ئەم کۆربەندەشتا کاری جدی و کاری زانستی و توێژینەوەی لەسەر ئەنجامدرا بوو و لە ڕۆژی 23 مانگە پێشکەش کرابوو. باشە ناوەڕۆکی کۆربەندەکە و توێژنەوانی کە باسکرا بۆ گەروەک سەر قەڵەمێک ئاماژەیان پێ بدەیت توێژنەوەکان لە چ لایەنێکی سلێمانی لە ڕووی کەلەپوریەوە باسییان دەکرد هەموو لایەنە جیاوازەکانی لە خۆی گرتبوو یاخود جیاکرابوونەوە؟ بەڵێ بەتاکید چەند ڕەهەندێکی جیاوازی لە خۆگرت بوو پێش هەمویان ئەگەر ئاماژە بۆ بدەین کە سلێمانی ڕاستە مێژوویەکی زۆر دێرینی نییە تەنها مێژۆکەیت لە 238 ساڵ زیاتر تێپەر ناکە بەڵام لە ڕووی گرنگی و بایەخەوە شارێکی زۆر دێرینە ئەوەشمان بیر نەچێت کە سلێمانی لە ڕووی شوێنەوارەوە مێژۆکەی بۆ زۆر زیاتر لەوە ئەگەڕێتەوە هەر بۆیە یەکێک لە تەوەرە سەرەکیەکان ئەنجامدانی توێژینەوە بوو لە بواری شوێنەوارناسی و کارکردن بوو لەسەر شوێنەوارە دێرینەکانی شاری سلێمانی لەو چوارچێوەشە چەند توێژینەوەیەک ئەنجام درا بووە ئاماژە بەوە کراکە سلێمانی لە ڕووی شوێنەوارەوە پێش ساڵی 1970 کە لەسەر دەستی بابانەکان دروستکراوە ناوچەیەک بۆ شوێنی ژیانی
مرۆڤایەتی بووە، ینی هەتا تەنانەت زۆرێک لە توێژەرەکان پیان وایەوە شارەزانی بواری شوێنەوارناسی پیان وایە کە سلێمانی لانکەی ژیانی مرۆڤایەتیە نەک هەر بۆ سلێمانی بەڵکو لەسەر ئاستی هەموو جیهانیش. بەڵگەی ئەوەشمان بوونی شارێکە لە ژێر شاری سلێمانیە کە پێشتر مەسەرەن ئەمە زۆر لەوانەیە جێگەی سەرنج نەبوو بێ، بەڵام لە ژێر شاری سلێمانی شوێنەواری کۆنتترین شارمان هەیە کە شوێنی کاسۆمۆڵی ئێستا کە بەداخەوە کە بینایەکی لەسەر دروستکراوە ئەویش سەرەتا نەزانرابوو بەداخەوە، بەڵام لە کاتی دروستکردنەکە کە هەستیان بۆ کرد کەمە شارێکی زۆر دێرین لە ژێر لە شوێنی دروستکردنی شاری سلێمانیە. یەکێکی تر لەو بابەتانەی کە قسەی لەسەرکرا شوێنەواری کوونارەیە، شاری کوونارە کە لە بەردەم یا لە دامێنی چیایی هەزارمێردە لە لای ئەشکەوتی هەزارمێر کە ئەمیش مێژۆکەی بۆ 4000 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە کە شارێکی تەواو با بڵێن سیاسی ئابووری کۆمەڵایەتی بووە مێژۆکەی بۆ 4000 ساڵ ئەگەڕێتەوە، شارێکی لۆلۆبیەکان بووە. بەڵگەیان لەسەر ئەوە هەیە کە تەبعاً ئەمە تیمێکی فەڕەنسیەکان لە زانکۆی سۆربۆن کاری لەسەرەکەن خۆشبەختانە چەند ساڵێکە چەندین ئاسەواریان لەو ناوچێ دۆزیوەتەوە کە جێی شانازیە بۆ هەموو خەڵکی شارەکە و بۆ تەواوی با بڵین ناوچەکە کە هەریەکی لێمە شانازی بۆ بکەین کە شاری سلێمانی لە مێژوویەکی زۆر دێرینی هەیە، توانین بۆ هەندێک لە شوێنەوارناسەکان چەمکیەوەی بۆ بەکارێنن کە دایکی شارستانی تێکانی میزۆپۆتامیایە. لەو شتانەی کە دۆزراوەتەوە مەسەلەن لەو شوێنەواری کوونارە و توێژەرەکانیش قسان لەسەر کرد بوونی مۆرە، ینی کەمەش بەڵگەیەکە لەسەرەوەی کە فعلەن دەوڵەتێک لەوێ بوونی هەبووە کە پاشای تایبەت بەخۆی هەبوو پاشاکە لۆلوێکان و ئەمان با بڵێن گرنگی وایەخی خۆی. چەندین شوێنەواری تر لەوانە تابلێت یا با بڵێن لەوحاتی نووسین کە لەو شارە دۆزراوەتەوە کە مەجێگەی گرنگی و بایەخی خۆی هەیە بۆ شاری سلێمانی. پاشان چەند شوێنەوارێکی ترمان هەیە لە شوێنەواری بۆ نمونە کەمێک دوورکەوینەوە ئەبینین لە ناوچەی بێستانسۆر یەکێک لە ناوچە گرنگەکانە کە لەو ناوچێ دۆزراوەتەوە. بەڵێ دکتۆر دیارە هەروەکو لە سەرەتاشتا باسمان لە گرنگی ئەم بابەت و توێژینەوانە کردووەکە بە شێوەیەکی گشتی ڕەنگە ڕۆڵی هەبێت و ڕەنگە گرنگی هەبێت لە دەرخستنی ئەو شوێنەوارانی کە پێشتر نەدۆزراوە یا خۆ ڕەنگە دۆزرا بێتەوە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان چکە توێژینەوەی قوڵ لەسەر بابەتەکە لەسەر شوێنەوارەکان نەبووە گرنگیەکی و بایەخەکەی لە جێی پێویستە نیشان لایانی پەیوەندیدار و با بڵێن ئەو مێژوە نەدرابێت. ئەم کۆنفرانسانە تا چەنە ئەو دەرفەتە دەرەخسێنێت کە ئەو شوێنانەی کە لە ڕووی کەلەپوریەوە لە ڕووی سلێمانی و گرنگی و بایەخیان هەیە لەم توێژینەوانەدا ڕۆڵی زیاتری پێ بدرێ و هەروەها خاڵە شاراوەکانی ئاشنا بکرێت. دیارە زانکۆکان لەبەرەوەی کە جیهەتێکی تەنفیزی نین تەنها ئەرکیان و ڕژاندنی بابەتەکەی و ئەنجامدانی توێژینەوەی زانستیەوە و دواتر گەیاندنی ئەو نەتیجەی توێژینەوانەیە بەلایانی پەیوەندیدارەکان. خۆشبەختانە چ لە کۆنفرانسەکانی پێشووترمان کە لەسەر ئاسی زانکۆ ئەنجام دراوە چ لەسەر ئەم کۆربەندە لە کۆتاییە با بڵێن ئەو لیژنانەی کە بەم کارە هەڵەستن کۆنووسی خوانە نووسن و پێشکەش بە سەرۆکایەتی زانکۆ و لایەنە پەیوەندیدارەکانی ئەکەن کە بۆی کە کاری لەسەر بکرێت لە چوارچێوەی ڕاستپاردەیەکە بۆی کە ئیشی لەسەر بکرێت. بە دڵنیاییەوە ئەنجامدانی کاری زانکۆیی با بڵێن تاواوکەری لایەنی کاریگەڕێکەیە و ئەتوانێت هەماهەنگ بن بۆی کە سەرنجی با بڵێن لایەنی پەیوەندیدار ڕابکێشن بۆ بە گرنگی زانینی ئەو ناوچانەوە خۆشبەختانە تا ڕادێک ئیشی لەسەرکراوە بەڵام ڕەنگە هەندێک هۆکار هەبوو بێ کە نەتوانرابێ بە پێویست ئەو لایەنە کەلەپوریانە یا ئەوەی کە ناوی ئەنێن شوێنەوار چکات چەمکێکەیە کە هەر شوێنێک هەر ناوچەیەک تەمەنی ئەو شوێنە 200 ساڵی تێپڕای کردوێ ئەچێتە قاڵبی شوێنەوارەوە و هەر کەلوپەل و پێداویستیەک گەر 150 ساڵ بەسەر تەمەنیا تێپەڕی بێ ئەچێتە قاڵبی کەلەپورەوە. ڕاستە دکتۆر دیارە جگە لەلایەنی شوێنەوار و کەلەپور با بڵێن لە دیوە ئابوووریەکەی لە دیوە ڕۆشنبیریەکەی باس لە کەلەپوری سلێمانی لەم بابەتانی سلێمانی کراوە لە کۆربەندەکەدا ڕەهەندێکی تری ئەم کۆربەندە گرنگیدان بوو بە بایەخی ڕۆشنبیری شاری سلێمانی. ئێمە بیرمان نەچێت هەر لە سەرەتای دروستبوونی شاری سلێمانی بە مەبەستی شار بنیادنراوە ینی ڕاستە گوندێکە بۆ پێشتر لە ناوچەکە بەڵام مەبەست لە دروستکردنی ناوچەکە لە سەردەستی برایم پاشای بابانەوە بەست بە تەنها بۆ دروستکردنی شار بۆ یەک کۆمەڵی مقاوماتیشی لەگەڵ خۆیان هێناوە. لەوانە مەسەلەن دروستکردنی مزگەوتی گەورە هەر لە یەکەم ساڵی دامەزرانی شاری سلێمانی لە ساڵی 1970 لە ساڵی 1975 مزگەوتی گەورەی شاری سلێمانی بنیان درراوە
کە بەشێک لە ئەرکەسەرێکێکی مزگەوتی گەورەی سلێمانی پێگەاندن بووە فێرکردن بووە قوتابخانەیەکی تیا بوو لەسەر دەستی شەخ مارفینە و دێ و دواتر کاگەحمەی شێخ کە ئەمانە وانیان تیاوتۆتەوە بۆیە یەکێک لەو سیما دیار و بەرچاوانەی کە سلێمانی ئیشی لەسەرکرێەوە با بڵین بە ناوەندێکی ڕۆشنبیری دانرێ ئەگەڕێتەوە بۆ بەهاو بۆ گرنگی و باەخی ئەو کەسایەتی مەزنانە کە پێشتر لە سلێمانیا ئیشیان کردووە. خاڵێکی تر مثلەن ئەوەی کە پەیوەندی بۆیە کە سلێمانی وەکو ناوچەیەکی زیندوو ئەژمار بکرێ ئەمە لە سلێمانی چەند طریقەتێکی جیاواز هەبووە کە بیر و ئایدیا و تێڕوانینیان جیاواز بووە طریقەتی قادری لەگەڵ نەقشبەندی ئەمانە لە جۆرێک لە ململانێدا بوون و ئەمەش وای کردووە کە خەڵکانی تر یان با بڵین بینەر و بیسەری ئەم جۆرە ململانیانە ئەم تێڕوانینانە ئایدیایکیان بۆ دروست ببێت کە بە چۆنەڵێ بە هەموو شتێک ڕازی نەبن ینی بیری جیا لەناو شاری سلێمانیا بوونی هەیە. ئەمە و چەندین قوتابخانە و مەدرسەی جۆرا جۆر کە لە سەردەمی قۆناغەکانی دواترا بە تایبەتی ڕژدی عەسکەری و مڵکی سەربازی و هەموو ئەمانە گرنگی و بایەخی خۆی هەیە و ناوچەیەکە کە تەواو زیندووە و ناوچەیەکە کە تاکەکانی تەواو کەسانی ڕۆشنبیر و کەسانی بە ئاگان تایدا. باشە دکتۆر ڕەنگە توێژەرە کوردەکان بۆ هەر پەنجەبردنێک لە بابەتی کەلەپور و توێژنەوە چێژ لێ ببینن لە بڕێی سلێمانی یان با بڵێن کوردستان با بڵێن شاری شوێنی دایکە بەڵام توێژەرە عەرەبەکان تایبەت بە کەلەپوری سلێمانی بۆ چوونیان چۆن بوو؟ ڕاستەکەی کە ئەنجامدانی پرۆسەکە هەرخۆی ینی بەشداریکردنی ئەو توێژەرە عەرەبانە هەرخۆی لە خۆیان گرنگیەکی خۆی هەیە. ڕاستی ئێمەش ینی ئێمە توێژینەوەمان لەسەر ناوچەکانی ئەوان کردووە ینی ئێمە با بڵین تایبەت نییە بە تەنها بێمە بەڵام بۆ ئێمە ڕەنگە گرنگیەکی لەوە زۆر بەرزی بنرخێنین کە توێژەرێکی عەرەبیا کەسێکی ئینگلیز یا کەسێکی تر لە شوێنێکی ترۆ بەشداری ئەکات و توێژە حەزەکات توێژینەوە لەسەر ڕەهەندە جیاوازەکانی شاری سلێمانی بکە بە دڵنیایی ئەوانیش گرنگی وایەخەکەی ئەزانن بۆیە پیان باشە کە بەشداری بکەن لەو چالاکی زانستیانەیە. هەڵبەتە توێژەر هەر وەکو ئەرکێکی خۆشی یان ئەگەر دەستی بگاتە بنی دنیا دەیەوێت توێژینەوە لە بابەتە جیاوازەکان بکە بەڵام من بەستم با بڵێن خوێنەوەی لە توێژەر عەرەبەکان بوو. باشە دکتۆر دیارە وەکو باست کرد سیانزە توێژینەوە لەم کۆڕبەندەدا بەشدار بوون مەرجتان هەبوو بۆ بەشداربوونی توێژینەوەکان توێژینەوەی زیاتر هاتە بوو یاخودەرە و سیانزە توێژینەوە پەسەند کرابوون؟ ڕاستەکە هیچ مەرجێکمان نەبوو پێشتیش ئاگاداریمان بڵاو کردبووە بۆی کە هەر کەسێک هەر توێژەرێکی بەڕێز هەر مامۆسایەکی زانکۆ بەشداری بکات تەنانەت تەنها بۆ مامۆسایانیش نەبوو ئێمە یەکێ لە توێژینەوەکان خۆشبەختانە هەر خوێندکارێکی با بڵین تەخەڕوج بوو کە توێژینەوەکەی لەسەر ئەو بابەتە بوو هیچ با بڵین سنوورێکی بۆ دانەنرا بوو یەکی لە مەرجەکان ئەو بوو کە عیلمی بێت چونکە ئێمە لیژنەی عیلمی ئەو پوختەی توێژینەوەکانی هەڵە سەنگان و دواتر دوای پەسەندکردنی لەلایەن لیژنەی عیلمیەوە ئەنجا پێی مەرجی ئەوە بوو ئەنجا با بڵین ڕێگەی پێدرا بابەتەکەی پێشکەش بکە و توێژینەوەکەی ئەنجامدا. باشە دکتۆر دیارە لە هەر کۆڕبەندێک و کۆنفرانس یان وەرکشۆپێک چەندین توێژینە و بابەت دەخرێتە ڕوو دەست دەخرێتە سەر چەندین بابەتی گرنگ بەڵام دوجار ڕەنگە گلەی هەبێت لەوەی کە توێژینەوەکان ڕاستپاردەکان کاری خۆیان نەکەن بۆچنی بەڕێستان لەسەر ئەم بابەتە چێ؟ ڕاستەکەی هەندی کە ئیشی ئێمە بێ وەکو زانکۆکان ئەوەیە کە بابەتەکە کاری زانستی لەسەر بکرێەوە ڕاستپاردەکان بگاتە شوێنی خۆی ڕەنگە ئەوانیش کۆمەڵی هۆکاری خۆیان هەبێ مەسەلەن ئێمە زانین کە چەند ساڵێکە بۆ نمونە کۆمەڵێک بربەست و ڕێگری هەیە لە بەردەمی با بڵین لایەنی کارگەڕی ناوچەکە لەوانەیە قەیرانی ئابووری ڕێکێ بێ لەو هۆکارانی کە نەتوانراوە بە پێویست ئیش لەسەر ئەوە بکرێ. بەڵام دڵنیام ئەوانیش لە پرۆگرامی خۆیانە لە بەرنامەی خۆیانە کە کاری لەسەرەکەن بەپی توانای خۆیان چکە هەندێک شتەیە ڕەنگە بۆ ئەوان زیاتر لی بزانن یا با بڵێن بەرچاوڕوونیان هەبێت کە ڕێگریەکان زیاتر ئەوان لە ڕەنگە بیزانن. باشە کەواتە هەماهنگیەکە هەیە بەڵام ڕەنگە هۆکاری دیاریکراو هەبێت بەدڵنیایەوە. باشە دکتۆر دیارە دەمەوێت بە شێوەیەکی گشتی ئەوە بپرسم کە زۆر جار توێژینەوەکان لە گۆڤارە جیهانیەکان لە گۆڤارە نێودەوڵەتیەکان بە زمانی جیاواز بڵاو دەکرێتەوە لەم با بڵێن کۆڕبەندەدا کە ئەم توێژنەوانە کراوە هەوڵدراوە بەشێک لە توێژنەوەکان کە ڕەنگە هەمووی جێی بایەخ بن یاخود خۆتان بەشێکیان جیا بکەنەوە لە گۆڤارە نێودەوڵەتیەکان و گۆڤارە جیهانیەکان بڵاوی بکەنەوە. بەڵێ دیارە بەشێکی زۆر لەو کۆنفرانسانەی کە لە زانکۆ کرێ پێشتر کە ئامادەباشی بۆ کرێ کە لە ژمارەیەکی تایبەت لە گۆڤاری زانکۆی سلێمانی یا لە زانکۆی ئەو لایەنەی ترکە بەشدارە لەگەڵمانە بڵاوەکرێتەوە پێشتر لە کۆنفرانسمان ئەنجامداوە لەگەڵ زانکۆکانی ناوەڕاست و خواروی عێراق ئەوان لە گۆڤاری خۆیانە بڵاویان کردوێتەوە کە ئەگەر
توێژینەوەکە بە زمانی عەربی ئەنجام درابێ بە هەمان شێوە ئەمانەی خۆشمان ئێستا من کەمێک پێش ئێستا باسی ئەو کۆنفرانسەی زانکۆی سلێمانیم کرد کە بە تایبەتی لەسەر کۆنفرانسێ بوو لەسەر سلێمانی و خۆشبەختانە ئێستا توێژینەوەکان هەمووی دووبارە پیاچوونەوەی بۆ کراوە لە ژمارەیەکی تایبەتی گۆڤاری زانکۆی سلێمانیە بڵاوەکرێتەوە و بە دڵنیای ئەوانیش توێژەریش خۆشی ئازادە مەسەلەن ئەتوانێت توێژینەوەکی لە زانکۆیەکی تر یا لە گۆڤارێکی تر بڵاوکاتەوە گۆڤارەکە نێودەوڵەتی بە یاخود گۆڤارە ناوخۆیەکان. باشە دکتۆر هەوڵ دەدێت تەواوی توێژینەکان لە دوو کتێبێکدا بە چاپگەێنێر لە بەری وەکو سەرچاوەیەکە بێ بۆ کەسانی کە بیانوێت لە ڕووی سلێمانیەوە کار بکەن بابەتی زیاتریان لابێت یاخود هێندەی من بزانم بەشی زۆری ئەو چالاکی زانستیانە لە گۆڤارێکی تایبەت لە ژمارەیەکی تایبەت ئەمان بۆ نمونە گۆڤاری زانکۆی سلێمانی ژمارەیەکی تایبەت ئەکرێ بە توێژینەوەکانی کە ئەو کۆنفرانسە فلانە کۆربند کە تایدا ئەنجامدراوە وەکو چاپکردنی لە چوارچێوە کتێبێکە ڕەنگە ئەو ئیشی زانکۆ نەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ میوانەکەمان دکتۆر ئامانج حەسەن ئەندامی لیژنەی زانستی کۆربند سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بە خێراتی دکتۆر سپاس.